ئەندامێکی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی سەبارەت بە ڕێنمایە نوێیەکانی پیشەی شۆفێری تاکسی لە هەرێمی کوردستان چەند سەرنجێکی یاسایی دەخاتە ڕوو. سۆران عومەر لە پەیجی تایبەتی خۆی لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووک دەڵێت سەبارەت بە ڕێنمایی ژمارەیەکی ساڵی 2019 وەزیری ناوخۆ کە لە 24/2019 تایبەت بە ڕێنمایی ڕێخستنی کاری شۆفێری تاکسی لە شارەکانی هەرێمی کوردستان دەری کردووە چەند سەرنجێکم هەیە. ئەو پەرلەمانتارە دەڵێت بەپێی ئەو یاسایی بەڕێز وەزیری ناوخۆ پشتی پێبەستووە دەسەڵاتی لێ وەرگرتووە بۆ دەرکردنی ڕێنمایی ڕێخستنی کاری شۆفێری لە هیچ مادە و بەند و بڕگەیەکی یاسای ژمارە 6 ساڵی 2009 باز لەوە نەکراوە بەڕێز وەزیری ناوخۆ ڕێنمایی بۆ ئەم بوارە دەربکات. سۆران عومەر ڕوونیشی دەکاتەوە ئەوەی ئەرکی ڕاستەوخۆی وەزیرە بەپێی یاسا ڕێنمایی ڕێخستنی ئەم بوارە دەربکات بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتی ناوخۆ و بەڕێوەبەرێتیەکانی هاتوچۆ بە پێچەوانەوە ئەوە ئەرکی وەزیری گواستنەوە و گەیاندنە لە یاسای ژمارە 19 ساڵی 2011 کە تێیدا یاسای وەزارەتی گواستنەوە و گەیاندن دیاری کراوە لە مادەی دووەم تایبەت بە ئەرکی وەزارەت بۆ بەرزکردنەوەی ئاستی خزمەتگوزاری گواستنەوەیە. بەو پێیەکاری تاکسی دەکەوێتە چوارچێوەی خزمەتگوزاری گواستنەوە بە هەمان شێوە تەرمیناڵەکانیش پەیوەستن بەو وەزارەتەوە بۆیە دەکرێت وەزارەتی ناوخۆ بەشدار بێت لەگەڵ وەزارەتی گواستنەوە و گەیاندن و پێکەوە ڕێنمایی بۆ ئەو بوارە دەربکەن نەک بە تەنها وەزارەتی ناوخۆ ئیشەکە بکات. ئەمە جگەلەوەی لە ڕێنمایەکاندا هاتووە شۆفێری تاکسی پێویستە ڕەزامەندی لایەنی ئەمنی هەبێ. ئەو پەرلەمانتارەی کۆمەڵی ئیسلامی دەپرسێ لایەنی ئەمنی لە یاسای ژمارە 6 ساڵی 2009 بە هیچ شێوەیەک پێناسەی لایەنی ئەمنی نەکراوە. ئایا لایەنی ئەمنی کێیە؟ وەزارەتی ناوخۆ و بەڕێوەبەرێتیەکانی پۆلیسە یان ئاسایشە یان دەستگا هەواڵگریەکانی سەر بە ئەنجومەنی ئاسایشە؟ دەکرێت لایەنی ئەمنی هەر هاوڵاتیەکی لە ڕووی ئینتیمای حیزبی و ئایدۆلۆژیەوە بەدڵ نەبوو بڵێت ڕەزامەند نین کاری شۆفێری بکەیت. ئەمە لە کاتێکدا هەندێک لەو دەستگا ئەمنیانە تاکسی و شۆفێری تاکسی بۆ کاری هەواڵگری بەکار دەهێنن. ئەمە جگەلەوەی ڕێنمایەکە وا دەکات ئەوانەی فەرمانبەرن و موچەیەکی دیکەیان هەیە نەتوانن کاری تاکسی بکەن. ئەو پەرلەمانتارە ئەوەش دەپرسێت ئایا حکومەت چی بۆ تاکسی کردووە و ڕێنمایی بۆ دەردەکات؟ بەنزینی هەرزانی پێدەدەیت، هاوکاری ساڵانەی دەکەی، ڕسومات و پێبژاردنت لەسەر کەم کردوێتەوە؟ ئایا لە پێناو چیدا ئەمە دەکەیت؟ هەروەها دەپرسێت تۆ هاتووی ئەوە جێبەجێ بکەی کە خاوەن پۆستی حکومی بۆی نییە بازرگانی بکات؟ ئایا دەزانن تەنیا لە وەزارەتی ناوخۆ کێ و کێ کە پلەی بەرزیان هەیە لە ڕێگەی کوڕ و کەسە نزیکەکانیانەوە خەریکی بازرگانی گەورن؟ بۆچی ئەو بڕیارە جێبەجێ ناکەن کە بە یاسا قەدەغەیە بەرپرسە باڵەکانی حکوومەت بازرگانی بکەن کەچی زۆرینەیان بازرگانی گەورن؟ بۆچی ئەمە تەنها بۆ خەڵکی هەژار ڕێک دەخەن و بۆچی لە هەژارەکانەوە دەست پێ دەکەن؟